سڵاوتان لێبێت فرمێسک جافم چارەسەرکاری دەرونی بەرنامەی ئەم جاری دەروندروستی تایبەتە بە نەخۆشی وەسواس ڕاڕایی. ئایا ئەو گۆڕانکاریە بایۆلۆجی دەرونیانە چیەکە لە کەسی توشبوو بە وەسواسا دروست ئەبێت و چۆن بتوانین جاکاری بکەین لە نێوان کەسێک کە وەسواسی هەیە و کەسێک کە پێی ئەوترێت عەمەلیە یاخود پاکوخاوێنە یاخود پێیان ئەوترێت کەسانێکی جددی لەگەڵ پێشنیازکردنی ئەو چارەسەریانەی کە ئێستا لە کوردستانە بەردەستە بە تایبەتی لە چارەسەرکردنی دەرمان و چارەسەرکردنی دەرونی بینەرمان بن. نەخۆشی وەسواس یەکێکە لە نەخۆشیە دەرونیە بەربڵاوەکان کە ناسێنەرەوەکانی و نیشانەکانی بەپێی جۆری وەسواسیەکە ئەگۆڕێت ئەوەی کە زۆر جیاکاریە لە نێوان کەسێکا کە وەسواسی هەیە و لە نێوان کەسێکیشا کە وەسواسی نییە هەبوونی بیری نەویستراوە و هەبوونی کۆمەڵێک ویست و بیر و وێنە کە فشاری بۆ دروست ئەکا و کەسەکە ناچار ئەکات کۆمەڵێک ڕەفتار بە ئەنجام بگەێنێت دۆکو دووبارەکردنەوەی دەست شۆردن یاخود دووبارەکردنەوەی نوێژ یاخود ئەو ژماردنانەی کە بە بەردەوامی ئەیان بێت. نەخۆشی وەسواس بەربڵاویەکەی 2 بۆ 3 لە سەدا و کەمە بەپێی یەکێک لە ئامارەکان کە لە وڵاتی ئەمریکا بەدەستهێنراوە هەروەها هەروەکو نەخۆشی خەمۆکی بەربڵاویەکەی زیاتر لە ناو ژنانە بەربڵاوە و هەروەها بە ڕێژەیش دەرکەوتنی ئەو تەمەنەی کە نەخۆشی وەسواسی تایە دەرئەکەوێت 19 ساڵی بە ئەژمار کراوە. بە گوێرەی یەکێک لە توێژینەوەکان کە لە باشووری ئەفریقا لە ساڵی 2018دا ئەنجام دراوە و بڵاو کراوەتەوە کاریگەری سێلایانی سەرەکی بە گرنگ بینراوە لە باشتربوونی ژیانی ئەو کەسانی توشبووی وەسواسین کە ئەوانیش لایەنەکانی یەکەم قبولکردنی نەخۆشیەکە واتە لە سەرەتای سەرهەڵدانی نیشانەکانەوە کەسی توشبوو چۆن مامەڵەی لەگەڵ نەخۆشیەکەدا کردووە تا ئێستا. دووهەم تێکچوونەکانی ژیانی ڕۆژانەی لەبارەی خراپی و کەمی خەوتن و دوورکەوتنەوە لە چالاکیە کۆمەڵایەتیەکان. سێم ڕێخستنەوەی لایەنە تێکچۆکانی ژیانی ڕۆژانە کە چۆن کەسی توشبوو بە وەسواسی هەوڵ دەدات سەر لە نوێ ڕێکیان بخاتەوە. نیشانەکانی کە لە نەخۆشی وەسواسا دەرئەکەوێت جیاوازە بەپێی جۆری ئەو وەسواسیەی کە کەسەکە هەیەی بەڵام ئەوەی کە بەربڵاوە لە نێوانیاندا ئەو تەنگەژە و فشارەیە کە کەسی توشبوو بە وەسواس هەستی پێدەکات بە تایبەتی کاتێک فکرێکی نەویستراوی هەیە بە بەردەوامی فشاری لەسەر دروست ئەکات بۆ ئەنجامدانەکانی کە ئەبێت. یەکەم جۆریان جۆری وەسواسی پاکردنەوەیە کە ترسە لە پیسبوون و بەردەوام کەسی توشبوو دووبارەکردنەوەی زۆر و شتنی دەست و بەکارهێنانی مادە پاکەرەوەکانیان زۆر ئەبێت لە ئاستێک کە لە ئاستی ئاسایی تێپەڕابێت. بۆ مەبەستە میوانداری دکتۆرە خەندەمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی مایکرۆبایۆلۆژین بۆ ڕوونکردنەوەی زیاتر دەربارەی میکرۆب و جۆرەکانی پاکردنەوە. بینەرمان بن. ئەم کاتتان باش یەکێک لە بابەتە سەرەکیەکان لە خۆپارێزی پیسبوونی دەستەکانە بە زیندەوەرە وردبینەکان وەکو ڤایرۆس و بەکتریا و کەڕوەکان کە بەردەوام ئێمە تەماسمان هەیە واتە بەرکەوتەمان هەیە لەگەڵ دنیای دەرەوە ئایا بە دەستلێدانی شتومەکەکانی دەوروبەری خۆمان بێ بە دەستلێدانی یەکێکی تر بێ یاکو بەکردنەوەی دەستکی دەرگایەک بێ بە دەستلێدانی سەرمێزێک بێ ئەمەوە ئەکات ئەم زیندەوەرە وردبینانە ئەگوێزرێنەوە بۆ سەر دەستەکانی ئێمە لە هەمان کاتتا سەر ڕووکاری پێستی ئێمە کە هەموو مرۆڤێک ئایا نەخۆش بێ یاکو تەندروست بێ سەرڕووکاری پێستی هەڵگری چەند جۆرە میکرۆبێکە واتە چەند جۆرە ڤایرۆس و بەکتریایەکە کە ئەمانە بە شێوەیەکی گشتی دوو بەشن بەشێکیان بە جێگیری ئەمێنەوە لەسەر ڕووکاری پێست واتە لە بەشی توێژاڵی سەرەوەی پێست ئەمێنەوە بە جێگیری ئەمە لەگەڵ لەدایکبوونە ئەم بەکتریانەیە ئەم ڤایرۆسانە ئەمێنەوە بەردەوام جێگیرن هەندێکیان کاتین واتە بەدەستشتنی ئاسایی بە ئاو سابوون ئەم زیندەوەرە وردبینانە ئەڕۆن بە یەکێک لەو هۆکارانی کەوا ئەکا زیاتر وەرگری ئەم میکرۆبانە بی لە دەرەوە بەرکەوتەیە لەگەڵ بەرکەوتەی بەردەوامە لەگەڵ دەور و پشت واتە لەسەر لەگەڵ شتومەکەکانی دەور و پشت کە ئەمە بەدەشتنی ئاسایی واتە بەدەشتنی ئاو و سابوون بۆ ماوەی 20 چرکە کە ئەمە دەشتنێکی ئاساییە ئەم زیندەوەرە وردبینانە ئەڕۆن
ئەمە کامانە ئەڕۆن ئەوانی کە کاتی نەک جێگیرەکان ئەمێنەوە چونکە بوونی بەکتریا و ڤایرۆسی جێگیر لەسەر پێست سوودی تایبەتی خۆی هەیە بۆ ئەو کەسە کە ئەیپارێزێ بەردەوام ئەو بوونی ئەو میکرۆبانە لەسەر دەستی ئێمە ئەگەر بە جێگیر بن لەسەر پێست ئەمان پارێزن لە میکرۆبی زیانبەخش واتە ئەو بەکتریانەی کە لەسەر دەستی ئێمە هەن زۆربەی زیانبەخش نین. جۆری دووهەم لە جۆرەکانی وەسواسی ڕێکخستن و ڕیزبەندیکردنە کە کەسی توش بوو بەردەوام دەیەوێت شتەکان بە ڕێکخراوەیی بێت بەو جۆرە بێت کە خۆی ویستی لەسەرەتی هەندێک کاتیش کۆمەڵێک شێوازی سیر و سەمەرە بۆ خۆیان بەکارهێنن بۆ نمونە ژماردن هەتاوەکو سێ یاخود هەتاوەکو حەوت بە دووبارەکردنەوەی سەرکەوتن بەسەر پلیکانە و هاتنە خوارەوە کە ئەمە فشارێکی زۆر لەسەر کەسەکە دروست ئەکات بۆ مەبەستە کورتەفیلمێکمان بۆ ئامادەکردوون دەربارەی کەسێک کە توشبووی نەخۆشی وەسواسە لە جۆری ڕێخستن بینەرمان بن. کاتێک بە نەخۆشی وەسواس دەستنیشانکرام تەمەنم نزیکەی 12 ساڵ بوو. هەموو شتێک کە ئەنجامم ئەدا ئەبوو بە ژمارە بێت. ئەگەر نەمکردایە ئەو کات کۆمەڵێک وێنەی خێزانەکەمم ئاهاتە بەرچاو کە بە شێوەیەکی مەترسیدار دەمردن. تاکە ڕێگە بۆ ئەوەی لە مێشکم دەرچووبە ئەنجامدانی دووبارەکردنەوەی هەندێک نەرید بوو. 8 جار پێشم بە مێزەکەدا 4 جار گوڵە بکوژێنمەوە و دایگرسێنم 2 قوم لە خواردنەوەی ئاو ئێستاش بە بەردەوامی دێتە مێشکمەوە. هەندێک جار ژمارەکان بە جۆرە کاریگەری لەسەر نووسینەکانم دادەنێت کە پێویستە لە هەر دێڕێکدا ژمارەیەکی دیاریکرا و لە وشە بنووسم و ئەبێت بە 50 پێشم بە هەر شتێکدا 1 2 3 4 5 6 7 8 جار کە ئەمەش کاتێکی زۆر و هەوڵێکی زۆری لێ دەبردم. بەڵام ئەگەر بەڕێکخراوەی ئەم شتانم ئەنجام نەدابایە ئەوە بیرکردنەوە مەترسیدارەکان ئەهاتنە ناو مێشکمەوە کە ئەگەر ئەو ڕەفتار و نەریتانە ئەنجام نەدەم ئەوە خێزانەکەم زیانیان پێدەگات. هەموو شتێکە دەمخوار دەبوو بە پێی ژمارە بێت یاخود لانیکەم بە پێی ژمارە دابەش کرابووایە تەنها بۆ ئەوەی بیرکردنەوەکان بڕوات و تەنها دەتوانیت وێنای ئەوە بکەیت کە چەندە تااقەت بڕووکێنە لەبەر ئەوەی وەسواس تەنها هێشتنەوەی شتەکان نییە بە پاکی یان بەڕێکخراوەی دەکرێت وەسواس لە هەر کەسێکدا جیاوازە بکەوێت. وەسواسەکەی من دەربارەی ئەو ژمارە بچووکانە بوو. جۆری سێهەم لە جۆرەکانی وەسواسی ڕێگریکردن و خۆلادانە کە ئەم کەسانە بیری لە ناکاوی سێکسی و ئازاردانیان ئەبێ بۆ کەسی بەرامبەر یاخود بۆ خۆیان بە بەردەوامی ڕێگری ئەکەن لە کۆمەڵێک ئەنجامدان کە هەیەیان بێت و یاخود خۆیان لایەن لە هەنێک مووقیفی کۆمەڵایەتی بۆ نمونە ئەو کەسانەی کە گرفتیان هەیە لەوەی نەوەکو دەرگاکەیان دانەخست بێت نەوەکو بەلوعەکەیان نەگرت بێتەوە ئەمانە بەردەوام چێککردنەوەیان ئەبێ بەردەوام پێشبینی ئەوواکەن کە نەوەکو شتێکی خراپ ڕووبان لە داهاتووە. کۆتا جۆرەکانی وەسواسی کۆکردنەوەیە کە کەسی توش بوو دەست ئەکا بە کۆکردنەوەی شتێکی تایبەت کە لەوانەیە زۆر پێویستیشی نەبێت لە ژیانی ڕۆژانەیە بەڵام ئەم جۆرەیان کەمتر بەربڵاوی هەیە لە ناو خەڵکە. کۆمەڵی گۆڕانکاری دەرونی و بایۆلۆجی لە کەسی توشبوو بە وەسواسا دروست دەبێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە لافەدارامان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانن. پرسیارەکەمان بۆ دەست پێەکە ئایا ئەو گۆڕانکاریە بایۆلۆجی و دەرونیانە چین کە لە کەسی توشبوو بە وەسواسا ڕۆیات؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. لە ڕاستیە نەخۆشی وەسواسی هەروەکو نەخۆشیە دەرونیەکانی تر کۆمەڵێک هۆکار ئەبێتە هۆی دروستبوونی تەنهایەک هۆکار نیە ئێمە دەستنیشانیکەین. سەرەتا بە باسکردنی هۆکارە بایۆلۆجیەکان دەست پێکەین. یەکەم بریتە لە گۆڕانکاری لە ئاستی نیورۆترانسمیتەر واتە گوازراوە دەماریەکان. گوازراوەی دەماری کۆمەڵێک پێکاتی کیمیاوین کە لە مێشکی مرۆڤ و کۆندامی دەمارە بوونیان هەیە. گرنگترین گوازراوەی دەماری کە پەیوەندی هەبێ بە وەسواسیەوە پێوترێ سیرۆتۆنین. مادەی سیرۆتۆنین تەنها لە مێشک و کۆندامی دەمارە بوونی نییە بەڵکو لە کۆندامی هەرسا و هەروەها لە ناو خەپلەکانی خوێنی شا بوونی هەیە.
هەر بۆیە مادەی سیرۆتۆنین کۆمەڵێک کردار ئەگرێتە ئەستۆی خۆی پەیوەندێکی زۆری هەیە بە ڕێخستنی مەزاجی مرۆڤ بە تایبەتی خەمۆکی لە پەیوەندێکی گرنگی هەیە لە دروستبوونی نەخۆشی وەسواسی هەروەها تێکچوونی خشتەی خواردن تێکچوونی خشتەی خەو و بێجگەلەوە یادگە واتە میمۆری بیرچوونەوە و ئەمانە ئێمە لێرەدا جەختە هەینە سەر بابەتی واسواسی ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی واسواسیە بن توێژینەوەکان دەریان خستووە بە وەرگرتنی ئەو مادەی کە لە دڕکەپەتکە هاتوچۆکە پێوترێ CSF واتە ئەو مادەیە سێرێبرۆسپاینەڵ فلوت دەرکەوتووە کە میتابۆلایتی مادەی سیرۆتۆنین تیا ئاستەکەی زۆرە ئەمەش ئەو ئەگەینەیە کە مادەی سیرۆتۆنین لە ناو مێشکی ئەو کەسانەیە ڕاستەوخۆ کەمە بێتەوە هەر بۆیە ئەو دەرمانانەی کە بێتە هۆی بروزبوونی ئاستی سیرۆتۆنین تیانە کاریگەریەکی باشێ بێ لە کەمکردنەوەی نیشانەکان و هەستکردن بە ئارامی دەرونی هۆکارێکی تری بایلۆجیش بریتیە لە طبعاً نیورۆترانسمیتەری تریشی زۆرمان هەیە بەڵام ئەم دەوری سەرێکیە بینێت چونکە توێژینەوە کراوە لەسەر جۆرەکانی تر و دەرمان بەکارهێنراوە بۆ بەرزکردنەوەی ئاسی یا کەمکردنەوەی ئاسی ئەو نیورۆترانسمیتەرانە هیچ کاریگەریکی نەبووە لەسەر کەمکردنەوەی نەخۆشی واسواسی هەر بۆیە زاناکان زیاتر ڕۆڵی سیرۆتۆنین بە گرنگدانێن خاڵێکی تر هەر لە هۆکاری بایلۆجی بریتیە لە بەرگری جەستە ئیمیون سیستم هەنێ مناڵ و هەرزەکار پاش تووشبوون بە نەخۆشی سترێپتۆکۆکەڵ کە ئەمە بەکتریایەکە هۆکارە بۆ تووشبوون بە نەخۆشی ڕۆماتیک فیڤەر یعنی تای ڕۆماتیزمی یا هەنێک تووشی نەخۆشی سیدین هام کۆریا بن دەرکەوتوو کەسانی کە تووشی ئەو نەخۆشیانە ئەبن کە هۆکارەکەی ئەو جۆرە بەکتریایە هاوشانی ئەوەش نیشانەی واسواسیان تیا دەرەکەوێ ئەمە کەواتە هۆکارێکیان گەڕانۆتەوە بۆ ئەوەی کە جەستە خودی جەستە خۆی کۆمەڵێک دژەتەن دروستەکە ئەم دژەتەنانە دژی چی ئیشەکەن دژی هەنێک پێکهاتی مێشکەیە پێوترێ بەیزەڵ گانگلیا گرنگترینیان ناوەکەی کاودیتە بەس نازانم بە کوردیشی پێوترێ ڕاستی بێ ئەو دژەتەنانە دژی ئەو کاودەیتە ئیشەکەن کە ئیشیان کرد دژی ئەو کاودەیتە بێتە هۆی دروستبوونی جۆرێک لە بەرگری دژیان و پێکهاتی ئەو مادەی ئەگۆڕن مادە نایانی ئەو پێکهاتی مێشکە ئەگۆڕن ئەمەش ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی واسواسی و نیشانەکانی دەست خۆش دکتۆرە پرسیارێکی ترمانەوە ئایا ئەم گۆڕانکاریانەی کە باست کرد بەپێی جۆری وەسواسێکە ئەگۆڕێ بۆ نمونە کەسێکە وەسواسی پیسبوونی ئەبێ لەگەڵ کەسێکە وەسواسی ڕێکخستنی هەبێ یان خود وەسواسی فەرزەدینیەکانی هەبێت یان ئەو کەسانی کە جۆرێک لە گرفتیان هەیە لەوەی کە هەڵکەندنی مو یاخود لێکردنەوەی پێست کە ئەمانەش جۆرێکن لە وەسواس ئایا ئەم گۆڕانکاریە بایۆلۆجیانی کە بەڕێزت باس کرد ئەگۆڕێت بەپێی جۆرەکەی ئەوەی ڕاستی بێ ئەم گۆڕانکاریە بایۆلۆجیانە لە هەموو کەسێکی وەسواسە هەیە بە هەر جۆرێکی هەبێت ئەم جۆرە گۆڕانکاریانیان عنی چۆنەڵی ستاندەرە چونکە زۆربەی نەخۆشەکان کێنە لای ئێمە مێژوویەکی دوور و درێژیان هەیە کە لیانە پرسی مەسەڵەن لە پێشاوا بووم لە پێشا واسواسیە بۆ پیسبوون زوو دەستی شۆردەوە بەڵام ئێستا ئەڵێ من ئەوم تێپەڕانەوە بەڵام ئێستا فکری واسواسی ناخۆشم بۆیە ئەوەی مەسەڵەن تابووی دینی و تابووی سێکسی یا ئەڵێ یعنی بەپێی تێپەڕبوونی کات و بەپێی درێژی نەخۆشی واسواسیەکە خۆی لە جۆرێکەوە بۆ جۆرێک ئەگۆڕێ لەبەر ئەوە ئەم گۆڕانکاریە لە پێک هاتەی مێشک و ئەو گۆڕانکاری نیورۆترانسمیتەرانە ستاندەرە دەستخۆش طبعاً وەسواس جگە لەو کاریگەری کە لەسەر دەرونی کەسەکەدا ئەنێت و ئەو گۆڕانکاری بایۆلۆجیانی کە یەتی کاریگەری لەسەر جەستەی کەسەکەشدا ئەنێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەمزدەرمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی پێستن زیاتر باسمان بۆ ئەکات دەربارەی ئەو گرفتانەی کە لە پێست و قژی ئەو کەسانەیان دروست ئەبێ کە وەسواسی شتنیان هەیە بە تایبەتی بینەرمان. هاوپەیوەندی نەخۆشی وەسواسی لەگەڵ نەخۆشیە دەرونیەکانی دیکە واتە هەبوونی نەخۆشیەکی دەرونی دیکە لە هەمان کاتدا بە نزیکەیی ڕێژەی لە سەدانەوەتی ئەو کەسانی توشبووی وەسواسین یەکێک لە نەخۆشیە دەرونیەکانی دیکەی هەیە لەوانەش یەکەم نەخۆشیە مەزاجەکانی وەک خەمۆکی پەشێوی مەزاجی دووجەمسەری کە نیشانەکانی غەمباری نەبوونی ئارەزووی ئەنجامدانی چالاکیەکانی پێشووتر هەستکردن بەبێ هیوایی بیری خۆ ئازاردان و خۆکوژی لە ١٦٠ کەسانی توشبوو بە وەسواسی ئەم دەستنیشانکردنیان هەیە هەروەها لە پەشێوی مەزاجی دووجەمسەریدا بە تایبەتی لە باری مانیا شادیدا ئەگەری مانەوە و زۆرتربوونی ڕەفتاری وەسواسی زیاتر دەبێت دووهەم نەخۆشیەکانی دڵەڕاوکێ
وەک دڵەڕاوکێی گشتی، فۆبیا، نۆبەی پانیک، تۆقین. کەسی توشبوو بە وەسواسی دڵەڕاوکێیەکی زۆری دەبێت کە پێویست بە چارەسەری دەکات. سێم، تەنگژەی پاش زەبری دەرونی، نیشانەکانی وەک هەبوونی بیری لە ناکاو و دوورکەوتنەوە لە هەندێک شوێنی وەبیرهێنەرەوە و هەبوونی دڵەڕاوکێیەکی زۆر بەو نیشانانن کە هاوبەشن. چوارم، نەخۆشیەکانی خواردن. کاتێک کەسێک وەسواسی دەبێت لە بڕی ئەو خواردنی کە دەیخوات، ئەوانیش نەخۆشی خواردنی بینگ، خواردنی لە ڕادەبەدەری خواردن، نەخۆشی خواردنی ئەنۆرکسیا، سنووردارکردنی توندی بڕی خواردنەکان، نەخۆشی خواردنی بلۆمیا، خواردنی زۆر یان بڕێکی ئاسایی پاشان هێنانەوەی. یەکێک لە جۆرەکانی وەسواسی پیسبوونە کە کەسەکە هەستەکە پیس بووە، هەست بە پیسبوونی جەستەی خۆیەکە بۆی زۆرترین شۆردن و دووبارەبوونەوە بەکارەهێنرێت. و ئەمەش کاریگەری دائێنێ لەسەر جەستەی کەسەکە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەنجدەر قەرەداقیمان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێستن. بەخێربێتی زۆر. پرسیارەکەمان بەوە دەست پێ ئەکات ئەم بەردەوام شتنە، بەردەوام بەکارهێنانی مادە پاکەرەوانە ئایا چ کاریگەریەک لەسەر پێست دائێنێت؟ طبعاً وەسواس خۆی لە بنچینە نەخۆشیێکی تایبەتە بە دەروون، نەخۆشیێکی دەرونیە. یەکێ لە دەرکەوتەکانی وەک خۆت وتت بە شێوەی ترس لە پیسبوون، ترس لە نەخۆشکەوتن، کەسەکە ناچارە بێ زۆر هەموو ئەو ڕێکارانی کە خەڵکێکی ئاسایی بەکارێنێ بۆ پاکردنەوەی جادەسی بێ، چواردەوەرەکەی بێ، ماڵەکەی بێ، ئەم زیاد لە پێویستیکە. ئەم زیاد لە پێویست بوونە لەبەرەوەی ئەو مەوادانی بەکارەهێنرێ، مەوادی تیژن، مەوادی کیمیاوین کە کاتەکانیان بۆ ئەوە نەکراوەتەوە لە ڕۆژەکە 10 جار 500 جاریانە دەشتێکات 10 جار بەکاری بێنی، بۆیە بە نەتیجەی بەردەوام بوون کارلێک لەگەڵ پێکاتی ئەو شوێنەکە کە تۆ تیا بەکارەهێنی، نەک تەنها لەسەر پێست، لەسەر کۆئەندامی هەناسە، لەسەر هەتا چاو گزانەوە زۆر شتی تر دروستەکە. بۆیە زۆر جار کە نەخۆشەکەیەتە لای ئێمە بە تەسەووری خۆی نەخۆشیەکە نەخۆشیێکی پێستە، تووشی ئەگزیمایەک بووە، تووشی سووتانەوەیەک بووە، قڵیشان یان هەر شتێکی ترە، بەڵام بنچینەکەی کێشەیەکی دەرونیە، ئیسراحەت نەکردنە بەو یەک دوو جار شتنە، پێویستی بەوەیە بەڕاستەکەی زیاتر ئێوە دڵ و دەرونی پاکاتەوە تا ئەوەی کە دەستەکە بە فیزیکی پاکاتەوە. بۆیە کاریگەریەکانی دوجار لەسەر پێست و جەستەی کەسەکە دەرەکەوێت. یعنی ناتوانین بڵێن تەنها بەو چارەسەریە دەربانەی کە ئێوە بۆیان دائێن بۆی بارودۆخی پێستی باشتر بێ، ینی بەوە کۆتایی نایە دەگەر کەسەکە هەر بەردەوام بێ لەسەر ئەو شتنە، ینی کاریگەریەکانی وەک خۆی لێتەوە. بەتەکید تۆ گەر کێشەیەک تەنها ڕۆکێشێکی بۆ بکەیت، میکەپێکی بۆ بکەیت لە ژێرەوە ئیشەکە ئاگرەکە هەر ئەسووتێ، تۆ ناتوانانی لە دەرەوە بەو کرێمە ڕاستە تۆ ئەتوانی قلیشاوەکەی بۆ هەلکەی، ئەتوانی سووتانەوە و خوران و ناڕاحەتێکی بۆ فترێک هێورکەیتەوە، بەڵام لەبەروی ئەو بەردەوامە لە بەکارهێنانی ماوادەکە بەردەوامە لە دەشتن، یعنی نەخۆش هەیە ئەڵێ 40 جار 50 جار من دەستم ئەشۆم هەر ئەو شعورەم هەیە هەستەکەم هێشتا پاک نەبوومەتەوە، یان ئەچێتە حەمامێکە کات سەرەکەی سەعات و نیوێکی پێچێ کەسێکی یاسایی لەوانێ 10 دقەی پێ بچێت، بۆیە کێشەکە کێشێکی دەرونیە و چارەسەری ڕاستەقینە و ئەساسی لەلای پزیشکی دەرونی. بەڵێ و دوو جۆری تر لە گرفتمان هەیە کە نەخۆشیە لە کەسەکە دروستە بێ، ئەویش نەخۆشی هەڵکەندنی مووە، ترایکۆتیلۆمانیا، لەگەڵ سکین پیکینگ کە هەڵکەندنی پێستە. ئایا ئەمانەش وابزانام هەر سەردانی پزیشکانی پێست ئەەکەن؟ بەدڵنیایی ئێمە یەکێک لەو کێشانی کە زۆرێتە لامان لە باڵی لە کێشە دەرونیەکان کە دەرکەوتەکەی بە شوی نەخۆشی پێست و پاشکۆکانی پێست دەرەکەی وەکو نینۆک یا وەکو پژ، ئەمانە پاشکۆی پێستن، نەخۆشی هەڵکەندنی مووەکانە. ئەمە زیاتر لە مناڵای بینی و لە ڕەگەزی مێش زیاتر ئەیبینی. زۆرجار نەخۆشەکەیت سێرەکەی دایکی هێناوێتی، مەسافەیەک لە قژی ئەو مناڵە مووی پێوە نەماوە، یان برۆی خۆی هەڵکەنەوە یا برژانی پێوە نەماوە. ئەمە لە بیدایەتە لەوانەیە وەکو خو دەرکەوێت، نەچوو بێتە قۆناغی نەخۆشی، چکە مناڵ زۆرجار هەندێک خۆی هەیە لە تەمەنی 5 ساڵی 6 ساڵی کە تازە تێکەڵاوی کۆمەڵایەتی دروستەکە، یان جۆرێ لە شەرمی هەیە، یان جوابی پرسیارێکی پێنیە خۆی مەژوڵەکە، تۆزێ قژی با ئایا یان یەخی کراسەکەی ئەجوێت، ئەمە جارێک خۆ نەبووە بە نەخۆشی تکی پێوترێت، بەڵام کە بوو بە ئەوەی
پێی ئەوتێت ترایپۆتیلۆمانیا یان خواردنی نینۆک ئەو هەڵکردنە ئەمە هەر جۆرێکە لە نەخۆشی وەسواس لە باتی ئەوەی بە دەستشتن یا بە خۆشتن یا بە 50 جار پاکردنەوەی مێزێک ئەو ئیسراحەتە دەرونیە بۆ خۆی بێنێ بە هەڵکردنی تاڵە قژەکانی چۆنڵێ ئارامێکی کاتی بۆیێت بەڵام ئارامەکە زۆر ناخایەنێت لە ژێر سترێس و لە ژێر ئەو کۆمەڵە گۆڕانکاریانی کە ڕوئە لە دەرەنجامی نەخۆشیەکە ناچارە تەڵێکی تر هەڵەکەنێت تاوای لێت مەسافەیەکی زۆر هەندێک جار تەنانەت هەموو قژەکە ڕۆشتووە ئەگەر دایکەکە وەکو ئەڵێت چاودێری نەکە ڕەنگە نەزانێ هۆکاری قژ ڕوتانەوەکە جێ لە کاتێکە مناڵەکە خۆی سەبەبی ڕوتانەوە. تا چەند ئێوە کۆنتاکتانێ لەگەڵ پزیشکانی دەرونی کە ئەم کەیسانەیەن بۆ لاتان چکە لەوانێت تۆزە زەحمەت بێ قەنەعاتیشان پێ بکەن بڵێن ئەم گرفتە گرفتی پێستومو نییە ئەمە گرفتێکی دەرونیە. زۆر ئەو نقطەیە زۆر مهمە یعنی قەنەعات پێکردنی نەخۆش کە ئەم کێشەی تۆ ئەوەنەی نەخۆشیێکی پێز نییە ئەوە نەخۆشیێکی دەرونیە لەوانەیە گەورەترین نقطەی تەحەولە لە نەخۆشیەکە. زۆر جار نەخۆشەکان باوەڕیان نییە بەڵام ئەگەر نەخۆشەکە مناڵ بێت دایکی هێنابێتی باوکی نابێتی ئەوە تۆزێ ئەهوەنترە ئەتوانی کۆنتترۆلی بکەیت. بەڕاستی بەداخەوە بێڵم پەیوەندیکی زۆر توڵ نییە لە بینی نەک تەنها دکتۆری پێست یان پزیشکی پێست و پسپۆڕی پێست لە بینی لەبەرەوەی زانستی دەروونزانی زانستی چارەسەری نەخۆشی دەرونی شتێکە خواست لەسەری جارێ لە بیدایەتە گەشەی کردووە گۆڕانکاری بووە ئیقباڵی خەڵک لەسەری زیایی کردووە بەڵام هێشتا پەیوەندیەکە وەکو ئاستێکی ئەکادیمی یا پرۆفیشناڵی وەکو میهنی ناتوانم بڵێم زۆر بەهێزە بەڵام خۆمان کاتێەوە نەخۆشانەیەتە لامان ڕێنماییانەکەین سەرەتا گوێ لە کێشەکە ئەگری وەکو نەخۆشیێکی پێست و وەکو دەردەدڵێک ئەو هاتۆتە لات هەڵبەت تۆ ڕێکارت پێ بووەوە بەڵام ئاڕاستەیانەکەین دوجار کە سەرچاوی کێشەکەی تۆ لە شوێنێکی ترە و چارەسەرەکەی لە شوێنی دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێستار بەردەوامە بین لەگەڵ. تیک و تۆرتیلس 4 جۆری ڕەفتاری دووبارە بووەوە هەن کە لە پۆلێنی نەخۆشی وەسواسیدا دادەنرێن و ناودەبرێن بە تیک کە لە منداڵ و گەورەدا ڕوودەدات. بەربڵاویەکەی لە 4 لە نێوان تەمەنی 5 بۆ 18 ساڵیدا کە لە 2 جۆری سادە و ئاڵۆزدا دەردەکەوێت. بوونی بیرێکی نوویستراوە کە تەنگژەی بۆ دروست دەکات و لە ڕێگەی ئەو تیکەوە هەست بە هێوربوونەوە دەکات. ئەوانیش جوڵەی بەردەوامیشان، بەردەوامی قوڕک پاکردنەوە، جوڵەی چاوتروکاندنی زۆر لەگەڵ خۆ گرشکردن. هەڵکردنی پێست نەخۆشیێکی توانە بڵێم بە کوردی بڵێن نەخۆشیێکی ئەنتیکەیە باوا بڵێن کە نەخۆشەکەیت زۆربەیان هیچ باوەڕێکیان بەوە نییە کە ئەمە ئەساسێکی دەرونی هەبێت ئەمە تێکچوونێکی یان بارگیرژێکی دەرونیە نەخێر تەواو دڵنیای لەوەی کە کێشێک لە پێستەکە زۆربەی زۆری کێشەکان ئەوان ئەنجێڕنەوە بۆ بوونی کرمێک یان ئەڵێ شتێک لە ژێر پێستەکەمان ئەجوڵێ هەتا نەخۆشمان بینیوە لە ناو کیسەیەکە لە ناو قوتوویەکە پارچی بچووکی پێستی خۆی کە نەتیجەی خەڵکردن و قورانی زۆر و گەڕان بە دوای گوایە حەشەرەیە کرمێشتێکی دایە هێناوێتی ئەڵێ ئەوە تا ئەوە کرمەکەی کە لە لەشی خۆمایە ئەو بەڕاستی ئەو شعورەی هەیە کە شتێک لە لەشی ئاجوڵێ تۆ ناتوانانی بڵێ ئەم شتە ڕاست نییە ڕاستە شت لەژێر پێستیان ناجوڵێ بەڵام لە ڕووی دەرونیە ئەو قەناعەتی تەواوی هەیە کە شتێک لەژێر پێستەکە ئاجوڵێ بەڕاستی نەخۆشیێکی ئەتوانم بڵێم سەرسەختە بە ئاسانی ناتوانانی ئەو پەیوەندیە دۆستایەتیە لەگەڵ نەخۆشەکە دروستکەی کە کێشەکەی تۆ کێشێکی دەرونیە هەیەنە زۆر جار ڕائەکا لە دەست کە ئەزانێ ئەتەوێت دەرگایەکی تر ئەکەیتەوە بەرەو نەخۆشی دەرونی و بەرەو پزیشکی دەرونی و بەرەو چارەسەریشی تر نایەتەوە بۆ لات یان محاوەلەی شتی تر لەگەڵەکە بەڵام بەڕاستی ئەو نەخۆشانە پێویستە زووتر لە چاو نەخۆشێکی تری وەکو قژڕۆتانەوە یان دەشتێک ئەبێ ئەوان زووتر پزیشکی دەرونی بیان بینێن چکە ئەمە جۆرێ لە ئازاردانی جەستەی کەسەکە خۆشی تایە ئەو برینارکردن و گەڕان و هەڵکۆڵنی پێستە و گەڕان بۆ حەشەرێک کرمێکە وەهمە کە وجودی نییە
زۆر جار کێشەی جەستەیی خراپی لێ ئەکەوێتەوە لە برینارکردن لە ئیلتیهابکردن ئازادانی خود لەگەڵ جۆرێک لە وەکو ئەڵێت توودڕەوی بە دوای خوای هەنێ بەرامبەر جەستەی کەسەکە خۆی بۆیە پێویستە چواردۆرەکەش ئاگیان لێبێ بە هەر وەریگرن چکە چارەسەرەکە دەرونیە نەک پێست. دەست خۆش دکتۆر زۆر سپاس ئەرکتان کێشە بەردەوامە بین لەگەڵ. ئەستێرە و کەسە ناودارەکان کە نەخۆشی وەسواسیان هەیە. کامیرۆن دیاس ترسی زۆری لە میکرۆب هەبوو و بەردەوام دەستکی دەرگاکانی پاک کردوێتەوە. دۆناڵد ترامپ وەسواسی پیسی هەبووە کە لە راپۆرتێکدا باز لەوە کراوە تەوقە لەگەڵ مامۆستاکاندا ناکات لەبەر ئەوەی بەرکەوتنیان لەگەڵ خوێندکاراندا هەبووە. هۆوی ماندێل بە هەمان شێوە وەسواسی پیسی هەبووە. لیوناردۆ دیکاپریۆ وەسواسی ڕۆیشتن لەسەر یەک هێڵی ڕێک. دەیڤید بێکام وەسواسی ڕێخستنی هەیە کە دەبێت هەموو شتەکان بەڕێکی و جووتی دابنرێ، هەندێک جاریش بە پێی ڕەنگوشیەوە. هەروەها جۆلیان مۆر و جێسیکا ئەلبا وەسواسی خاوێنیان هەبووە. بەڵێ دکتۆرە لاڤە ئەو چارەسەریانەی کە هەیە بۆ وەسواس تەبعاً لە چارەسەری دەرمان و پرۆسە چارەسەریەکان هەروە چارەسەری دەرونیە. دەربارەی چارەسەری دەرمان ئەگەر بکرێت باسمان بۆ بکەیت کە تا چەند کاریگەری هەیە چارەسەری دەرمانیەکە بە ڕێکخراوەیی بێت. ئایا هەندێک کەس کە بە ڕێکخراوەیی بەکاری ناهێنێت ئایا کاریگەری نەگەتیڤی ئەبێ لەسەر پرۆسی چارەسەریەکە؟ بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارە. طبعاً دەرمان هێڵی هەنگاوی چارەسەرەکان جیاوازە. هەنگاوی یەکەم چارەسەری دەرونیە، دوای ئەو چارەسەر بە دەرمانیە. چارەسەر بە دەرمان ئەو جۆرە دەرمانانە بەکاریەت کە ئیش لەسەر سیستمی سیرۆتۆنینەکە هەروەک لەو پێش ئاماژەمان پێکرد. ئەو جۆرە دەرمانانە بێتە هۆی بەرزکردنەوەی ئاسی سیرۆتۆنین لە جەستەی ئەو کەسانەیە ئەوە بێتە هۆی کەمبوونەوەی نیشانەکانی نەخۆشیەکە و باشتربوونی کەسەکە. زۆر گرنگە ئەگەر بە شێوەیەکی ڕێکخراو ئەو دەرمانانە وەربگیرێ. ئەوەی کە خاڵێکی گرنگ هەیە پێویستە نەخۆشی واسواس بیزانێ. نەخۆشی وەسواسی نەخۆشیێکی درێژخایەنە. هەنێکانی هەندێک کات مەسەلەن نیشانەکانی زۆر ئەبێت و ئەو کەسە ناڕەحەتە بێت. لە هەندێک کاتە هێورە بێتەوە لەوانەیە بەرەو نەمان بچێ. بەڵام لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەچ ئاستەنگێکی ژیانایە هەچ کێشەیە کە تووشی ئەو کەسە ئەبێتەوە ئەگەری زۆرە کە جارێکی تر ئەو نەخۆشیە سەر هەڵباتەوە. لەبەر ئەوە گرنگە ئەو کەسانە پێویستەوە بزانن کە بۆ ماوەیەکی زۆر پێویستە دەرمانەکە بەکاربێنرێ. لەوانەیە 2 ساڵ 3 ساڵ هەنێک جار هەیە لەوانەیە بە درێژایی ژیان بەکاری بێنێ. ئەو خاڵە گرنگەی تر ئەوەیە کە جیاواز لە نەخۆشی خەمۆکیان نەخۆشیەکانی دڵەڕاوچێ ڕێژەی ئەو دەرمانەی کە ئەدرێ بۆ کەسانەی کە نەخۆشی خەمۆکیان هەیە پێویستە ڕێژەکەی بەرز بێ. یعنی بۆ کەسێک ئەگەر نەخۆشی خەمۆکی هەبێ ئێمە حەبێکی فلۆکستین بنووسین 20 میلیگرام بێ، بۆ کەسی واسواس ئەبێت 40 میلیگرام یا 6 میلیگرام وەربگرێ. بێجگەلەوە ئەو کەسانی مەسەڵەن خەمۆکیان دڵڕاوکیان هەیە لەوانەیە وەڵاممانەوەی جەستەیان بۆ ئەو حەبانی کە بەکارێت لە ماوەی 2 هەفتە لە ماوەی 3 هەفتەیە هەست بە باشبوون بکەن و وردە نیشانەکانیان کەم بێتەوە. بەڵام نەخۆشی واسواس ئەبێ سەبری هەبێ، چونکە پرۆسی نەخۆشیەکە بۆ شێوازەیە لە ماوەی 6 هەفتە بۆ 12 هەفتە ئینجا جەستەی وەڵامی ئەبێ بۆ جۆری دەرمانەکە و بێتە هۆی کەمبوونی نیشانەکان. لەبەرەوە پێویستە بە شێوەیەکی ڕێک و پێک بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکاری بێنن و بەبێ پرسی دکتۆر نابێت هەر لە خوان و دەرمانەکان بۆستێن یا ڕێژەکەی کەمکەنەوە بڵێ من باش بووم ڕێژێکی زۆر نەخۆشمان هەیە ئەڵێ باش بووم ڕێژەکەی کەمەکاتەوە، بەڵام بەداخەوە بێتە هۆی جارێکی تر سەرهەڵدانەوەی نەخۆشیەکە. دەستخۆش دەچگە لە چارەسەری دەرمان ئایا چارەسەرەکانی دیکە تا چەند کاریگەریە بێ بە نمونەتی ئەمێس یا خۆد ECT کە بۆیان بەکارێت؟ ڕاستە هەنێک نەخۆش هەیە کە هیچ وەڵامانەوەیکی نابێ بۆ بەگۆڕینی جۆری دەرمانەکان بە تێکەڵکردنی دەرمانەکان یا بە بەکارهێنانی دەرمان و شێوازی نەخۆشی دەرونی چارەسەری دەرونی تیانە. هەنێک ڕێگای تر هەیە بۆ نمونە ECT ئەتوانرێ بەکار بێنرێ. زۆر لە نەخۆش وەڵامانەوەیکی باشی ئەبێ ئەبێتە هۆی هێوربوونەوە و کەمبوونەوەی نەخۆشیەکەی و هەروەها هەندێک نەخۆش هەیە مەسەلەن پێوتری ڕزیستانس، یعنی هیچ ئیسیجابەیەکی نابێ بۆ هیچ نەوعک دەرمانێک یا هیچ نەوع چارەسەرێک کە ڕێی تێبچێ.
ئەو کاتە تا کۆتا ڕێگا بریتە لە بەکارهێنانی نەشتەرگەری ئەو نەشتەرگەریە خۆی نەشتەرگەریی کوردسات طبعا لە وڵاتی ئێمە ناکرێت لە خارجەکرێ لە سا 65 ئەو کەسانە احتیمال لە استیجابیان هەبێت بەڵام ئەوە بۆ هەموو کەسێ بەکار ناهێنرێت تەنها چەند کەسێکی کە تایبەتمەندی خۆیان هەیە و کۆمەڵێک پزیشکی دەرونی بڕیاری لەسەر ئێن. پێم وابێ نەشتەرگەریەکە لە مێشکای نەشتەرگەریەکە بەڵێ نەشتەرگەرەکە لە مێشکایە بەڵام ناوەکانی تۆزە قورسە لەبەرەوە من بۆ بینەری باس ناکەم ئەو بەشانەی کە لەو پێش باسمان کرد ئاماژەمان پێەیە کە پەیوەندیان هەیە بە نەخۆشی وەسواسیەوە بە تایبەتی پەلی پێشەوەی مێشک لەگەڵ ئەو کاودەیت نیوکلیەس و سیستمی تەلەمەس ئەمانە بە نەشتەرگەری داخڵە بن و ئەتوانن چارەسەرێکی بۆ بکەن. دەست خۆش دکتۆرە سوپاس بۆ زانیاریەکانتان بۆ هیوایان کە بینەرانی سوودیان بینی بێ جۆرێکی تر لە چارەسەریەکان کە زۆر کاریگەرە چارەسەری دەرونیە کە لە ڕێگەی دانیشتنی دەرونیەوە بە ئەنجامەگەیەنرێت بۆی بینەرمان بێن کە چۆن بتوانین یارمەتی خۆمان یاخود کەسانی ئازیزمان بین کە گرفتی وەسواسیان. لە پاڵ چارەسەرکردنی دەرمان کە بۆ توشبوانی نەخۆشی وەسواس بەکارئەهێنرێت لە ڕێگەی دانیشتنی دەرونیەوە چارەسەرکردنی دەرونیان بۆ ئەنجام ئەگەیەنرێت بە تایبەتی لە ڕوبەڕووکردنەوەی ئەو شتانەی کە ترسیان لێ هەیە و ناچاریان ئەکات لەوەی ڕەفتاری دووبارەوە بوو بە ئەنجام بگەێنن. ئەگەر سەیری بازنەی دروستبوونی وەسواس بکەین فکرێکی نەویستراوە کە دڵەڕاوکێ لە کەسەکەیە دروست ئەکات و ناچاری ئەکات کە ڕەفتارێک بە دووبارەیی بە ئەنجام بگەێنێت و دووبارەبوونەوەی ئەم ڕەفتارە وای لێکات کە ئاستی دڵەڕاوکێکەی کەمتر ببێتەوە و ئەمە بە بەردەوامی لە کەسەکەیە دووبارە و چەندبارە ئەبێتەوانێ و لە چارەسەرکردنی دەرونیە لە ڕێگەی تەکنیکی ڕوبەڕووکردنەوە و ڕێگریکردن لە وەڵامدانەوەکانی کە بە بەردەوامی هەیبووە هەوڵ ئەدرێت پەیوەندی نێوان بیرە نەویسراوەکە و ڕەفتارەکە بپچڕێنرێت واتە وا لە کەسەکە بکرێت بۆ ماوەیەک هەست بەو دڵەڕاوکێ بکات و ئەو ڕەفتاری دەستشتن و نوێژ دووبارەکردنەوە و ڕێخستنە بە بەردەوامی بە ئەنجام نەگەیەنێت. بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەی دەروون دروستیمان پێشکەشکردن بە هیوای دەروون دروستی بۆ هەموو لایەک کاتێکی خۆش.